سلااو بینەرانی پەیجیزاری کرمانجی ئەم کاتە و هەموو کاتێک دەباش پێ خۆشحاڵین لە بەرنامەی پێشمەرگە بە هیوای خۆشەویست گەشتنەوە بەلێ خۆشەویستان ئەوڕۆ لە یەکێک لە شوێنە پیرۆزەکانی شۆڕەشی ئەیلولین ئەویش بنکێلانە لەگەڵ فەرماندەیەکی پێشمەرگە لەگەڵ فەرماندەیە کە لە هەموو تەمەنی خۆی پێشمەرگە بووە لە چیا و چۆلەکانی کوردستان ئەویش لەگەڵ خاڵ عومەر عوسمان فەرماندەی گشتی هێزەکانی خەباتە بە حەقیقەت چێکی پیرۆزە یا داواییەکە شۆڕشە ئەیلولەیە نەوەی نوێ ئەوەشنەوەی ئەیلولیش لێرە کارێکی باشیان کردووە بۆیە ئەماوڕۆ لێرەی ئێرەش بارەگە حرەسەکانی ئێمەیە هێزەکانی خەبات بۆ پارێزگاری لەو منتیقەیە لەو پردا بە حەقیقەت شۆڕشی ئەیلولی مەزن شۆڕشێکی گەورە بوو لەبەر ئەوە شۆڕشەکە کرا کە دیسا وەکو هەموو جا عەبدولکەریم قاسمیش ئەو کات نەچوە ژێرباری داواکاریەکانی کورد و بارزانی نەمر و پارتی ناچار بوون کە شۆڕش دەست پێ بکەن شۆڕشێکی چەکداری هەموو لایەنە بوو هەموو چین و توێژەکان تێدا بەشدار بوون خەڵکی کوردستان بە هەموو دین و مەزهەب و تەوائیفەوە بەشداریان تێدا کرد کوردستانەکانی دەوروبەریش بە حەقیقەت ئەوانیش خەڵکیان هەبوو لە ناو شۆڕشی ئەیلول شۆڕشی ئەیلول ڕنگدانەوەیەکی گەورەی دروست کرد و زۆر زوو توانی سربەخۆیی خۆی لە سنجاڕەوە سربەخۆیی خۆی لە سنجاڕەوە تا خانەقین خۆی بخاتە ژێر دەستی خۆی و ژێر قیادەی شۆڕش یانی دەستی عێراقی بڕی لە سنووری تورکیا و سنووری ئێرانیش زۆر سەدان کیلۆمەتر ئەو شۆڕشە توانی ببێتە ڕەشماڵێک ببێتە سێبەرێک بۆ هەموو چین و توێژێکی کوردستان پێش شۆڕشی ئەیلول کەس حسابێک بۆ کورد نەدەکرا بەو تۆش حسابی بۆ نەدەکرا پێشی شۆڕشی ئەیلول لە ڕووی کۆمەڵایەتیەوە ملەتی کورد زۆر لێک دوور بوو زۆر بەینی ناوچە لۆ ناوچە زاراوە بۆ زاراوە عادات و تەقالید بۆ هەر منتیقەیەک جیاواز بەڵام لەگەڵ شۆڕشی ئەیلول و پەردبوونی پێشمەرگە بە سەرتاسەری کوردستان خەڵکەکە یەکتریان ناسی خەڵکەکە خەڵکی کوردستان ئەو عەشیرەت و عەشیرەتە نەما ئەو سنوورە و ئەو سنوورە نەما هەمووی بوو بە کوردستان و هەمووی بوو بە پێشمەرگە و هەمووی بوو بە ئازادی خواست خاڵ عومەر ئەفوان ئەم بێژین وتیا و چۆڵانە ئەنگە هەر بن بەردێکی بندارێکی شەهیدێک یان بێژین لێرە چ داستانێکا گرنگ هاتیە تۆمار ئەو شۆڕشە زۆر جوانە سوالەکە جوانە ئەو شۆڕشەی ئەیلول شۆڕشێکی سەرتاسەری بوو لە هەموو دەشت و دۆڵێک داستانی هەبوو لە هەموو دەشت و دۆڵێک شەهید هەبووە لە هەموو لووتکە و لە هەموو چایەک شەهید و داستانێک ڕوویداوە زۆری دەوێت هەتا تۆ بتوانی هەمووی ڕوونکەیەوە ئەوەی من بیزانم ئێرە ئەو ناوچەیە لێرە لەو بەرزایی خوار ڕۆڵە و کە دەکەوێتە ئەو دیوی ماویلیان و ئەو دیوی حافیز ینی بڵێن بەو شێوەیەوە لە حافیزەوە بۆ بن ڕۆڵە و بۆ سەر گوندی ماویلیان لە ساڵی 62 شەڕێکی قورسی لێکرا ژمارەیەکی چەکداری جاش کوژران لەو منتیقەیە کە بەداخەوە هەندێکیان ناوداریش بوون بەداخەوە و داستانێکی مەزن بوو ئەوەی کە من بەبیرم بێوزانیم بێتن نەبی سەرحەسن خەلانەیی ئامۆزای شەهید حالی و شەهید حوزەیر خەلانەیی لە پاش ئێرە قەبرەکەشی لەوێ لە پێش بگێ حافیز لەوێ لە پاش ئەم لووتکەیە کە بەداخەوە دەبات دان لەوێ
دروست کراوانە وەڵحاصل پێویستی بە زیارەت هەیە شەهیدێکی قارەمان و گەورەیە لۆیە دەیان گوتێ سەراسن چەند جاران بریندار دەبوو سەلامەت دەرەچوو ناویان لێ نابوو سەراسن حالا ما بینین بارگاه بجین بارزانی نمر بجین بارگاه و زوربی لیره بجین قصد بجین حاجومرا یا بجین شاید بجین بالکات او چه کرو که بارزانی نمر بارگاه خوبی دیره لسالی 61 و تقریبا آزاد بووە لە 62 بە تەواوی هەمووی کەتە دەست پێشمەرگە لە 63 هەر لە دەست پێشمەرگەما تا 75 ئەو ناوچەیە ئازاد بوو بارگای بارزانیش لەم مامەنتیقەیە بوو چون کەمە جادەی هاملتۆنە لە هەولێرەوە دێ تا حاجومەران دەچێ و ئەو جادەیە معروفە و منتیقەی باڵەکەش منتیقەیەکی زۆر مناسب بوو بۆ قیادەی شۆڕش لە نێوان منتیقەی دهۆک و منتیقەی سلەیمانی بوو بۆ هەردوو لا باش بوو بارگای بارزانی لێ بوو تا 75 بارگای مەکتەبی سیاسی لێ بوو بارگا قورسەکانی شۆڕش لێ بوو و ئێرە لێرە بە خوارەوە سەردەمێک بەدەیان و سەردەمێک ڕۆژانە 1000 تۆپی پێ دەکەوت بە تایبەتی لە ساڵی 65 و 66 ئێرە دوای داگرتنی هەندرێن و ئازادکردنەوەی و داگرتنی زۆزک و 74 بەو شێوەیە هەمووی ئێرە لەژێر ئاگر بووە لەژێر ئاگر بووە بە حەقیقەت ناوچەیەکی شۆڕژگێر بووە خەڵکەکی شۆڕژگەرشی هەبووە بەڵام دەستی ئەو لاو ئیملا خەڵکەکەشیان وەلێ کرد پەرت و بەڵاویان کردەگەنە خەڵکێکی قارەمان و کەساتی و شەهیدی زۆریشان هەیە خاڵم ئەرە ئەڤڕۆ ئەم هەمر بژین بنکیلانی ئەڤڕۆ ئەم کۆبووینە بەد بینین کۆ لێرە بژین کۆبوونەوە بووە بوو کۆ بارەگات ڕێکخراوێت ئەیلولی هاتەوەکردن تا چەند گرنگە بژین نەوێت وەکی مە گرنگی بژین وان بژین لێرە ئەو داستانی هاتیە تۆمارکردن بۆەوەی نەهێنە بیرکردن بۆ نەوێت وەکی مە بینە پیشاندان تا چەند گرنگە ئیشەکە زۆر پیرۆزە کارێکە زۆر باشە و هیمەتێکی زۆر چاچیان کردی ئەو گەنجانە ئینشاءالله سەرکەوتوو دەبن من زۆر پێ دڵخۆشم و فعلەن هەر خۆی جێگاکە جێگایەکی چاکە دەستخۆشییان لێ دەکەم سوپاسی کاکنێت چیروانەکەین کە ئەو هاوکاریەی کردوون سوپاسی سەرۆکەکەن کە پشتگیریان دەکا سوپاسی هەمووانە دەکەن کە هاوکاری دەکەن ئەمە هاوکاری مێژووە هاوکاری سەروەریەکانی خۆمانە هاوکاریە بۆ شۆڕشی ئەیلول بۆ نەوەکانی تازەمان بۆی شارەزایی لە مێژووی ڕابردووی باب و باپیرانیان پەیدا بکەن و بتوانن لەسەر ئەو ڕێچکە و ڕێبازە بەردەوام بن بۆ ئەوەی دەستکەوتی زیاتر بۆ گەلی کورد بەدەست بێنن و کورد بگە بە ئاخر ئاواتی کە سەر بەخۆی کوردستان ئەم سپاسێتێن خاڵ عومەر کۆتە وەختی خۆدا ئەمە و ئەمنیش کە بوومەتە پێشمەرگە لە منتیقەی 2 مانگ 3 مانگ خارجی منتیقەی باڵک بوومە ئەگەنە ساڵی 64ەوە کە بوومە پێشمەرگە بۆ ساڵی 65 تا 75 لە منتیقەی باڵک پێشمەرگە بوومە بە تایبەتی لە داستانەکانی زۆزک بەشدار بوومە لە داستانەکانی گەری عومەراغا ئەوانە بەشدار بوومە لە 74 لە 66 65 هەمووی بەشداریم کردووە ئەم سپاسێتەکەین هەر ساڵ و سەرکەفتی لە قسەکانیشم دیار بوو کە من ئەلێرەوە چوومەتە خزمەت کاکی دریست لە ساڵی 66 کە لە زۆزکە هاتمە خواری بۆ لای ئەگەر دومای پرسیاتیان خاڵمەتە مادەم تا باسی بژین دریسە ڕەحمەتی کرد و بارزانی نەمر ڕێنمایی و ڕێنیشاندەریەوان چ بوو بێژین چ بارزانی نەمر چ دریسی هەردەم زیندی چ بوو بۆ پێشمەرگە بۆ خەلکی چ بوو هەردەم بیراتە بیت کتێبی دەوێن زۆر کتێبی دەوێن لەسەری بنووسرێ لە ڕێنمایی و خەسڵەت و ئەوامر و فەرمانەکانی ئەوان ینی هەرچی تۆ بڵێ باشە هەرچی بڵێ باش هەر شتێک کە پێی بڵێ باشە لە خەسڵەتەکانی بارزانی نەمر و ئیدریس ڕەنجی دەداوە هەرچی بڵێ باشە زۆری خراپیان تێدا کەم بوو زۆر خراپیان کەم بوو حتا محاسەبەکردنیشان پیرۆز بوو حتا
وەکو بڵێ ئینزارکردنی خەڵکیش تەمبێکردنی خەڵکیشان هەر بە پیرۆزی و بە پیرۆزیان دەکرد ناکرێ من لێرە بله بە دووسێ کەلیمە کۆتایی بە بەو پیرۆزیانە بینم تمام دست خوشحال عمر سپاستان سپاسیاتت دەکەم. کردین زۆر سپاس زۆر ممنون. بله بینانانی پیجزاری کرمانجی ئەوە هەنگۆ دیگەل عمر عوسمان فەرماندەی گشتی هێزەکانی خەبات بوو هەتا ڕۆژێکا دیگەل فەرماندەیەکی دیگە بمینن بەخێر و کوردستانی شەریعەوەتان سپاس.